علی عباس منداڵێکی تەمەن 10 ساڵە بەوتەی خۆی بەهۆی درەنگ هاتنەوەی بۆ ماڵەوە لەلایەن زرباوک و زربرایشیەوە بە سۆندە لێی دراوە. بەو هۆیەشەوە شوێنی ئەشکەنجەکە بە جەسەی عەلیەوە دیارە. دوای ڕووداوەکە دایکی ڕاستەقینەی عەلی دەباتە نەخۆشخانە و لەوێ دەردەکەوێت کە ناوبرا و ئەشکەنجەیەکی زۆر دراوە. بەوتەی پۆلیس لە سەرەتای هێنانی عەلی بۆ نەخۆشخانە دایکی چیرۆکی ئاشەجەدانەکەی گۆڕیوە بەهۆی ئەوەی لەلایەن هاوسەرەکەیەوە هەڕەشەی لێکراوە کە بە ڕێگاز تورکمانە. Top sahasındaydım. Geç kaldım, geldiler orada vurdular. Kim vurdu seni? Babamla Ege. لەو یاریگایی نزیک ماڵی خۆمان یاری تۆپی پێم دەکرد کە ئێوارە هاتمەوە ماڵ زرباوکم زۆر تووڕە بوو بۆیە بە خۆی و کوڕەکەیەوە بە سۆندە لێیاندام بەهۆی ئەوەی یاریەکە درەنگ تەواو بوو بۆیە دواکەوتم. دوای ئەوەی چیرۆکی عەلی لە نەخۆشخانە ئاشکرا دەبێت کە ئاشکەنجە دراوە لەلایەن دایکی ڕاستەقینەیەوە سکەڵای یاسایی دژی هاوسەر و سەرکوڵەکەی تۆمار کردووە و دەست بەجێ پۆلیسیش بەپێی مادەی 413 یاسای سەرزەدانی عێراقی زرباوشی منداڵەکەی دەستگیر کردووە بەڵام کوڕەکەی هەڵاتووە. دواتر دادۆر بە کەفاڵتی 500,000 دینار بەراری ئازادکردنی بۆ زرباوشی عەلی دەرکرد. لە بەرامبەرشدا پارێزگاری کەرکووک بەرارەکەی دادوەری بۆ ئازادکردنی ناوبراو ڕاتکردەوە و لە ئێستاشدا لە بنکەی پۆلیسی عەدالەت دەست بەسەرە. ئێوارەی دوێنێ ئەفسەری ئەشتگەری نەخۆشخانەی کەرکووک ئاگاداری کردەوە منداڵێک تەمەنی 9 بۆ 10 ساڵە چێ بە ناوی عەلی عەباس ڕەفیق خەڵکی یەکێک لە گەڕەکانی شاری کەرکووکە ئاساری لێدانێکی زۆر بە لاشەیەوە دیارە و دایکی هێناوێتی منش بۆیە داوام لێکردن پەیوەندی بکەن بە باوکیەوە بۆی باوکی بێتە نەخۆشخانە و لێکۆڵنەوەی لەگەڵا بکەین بزانین هۆکاری ئەم لێدانە بە لاشەی ئەم منداڵەوە کێیە. دیار بوو دایکەکەی پێشتر نەیوێرا و هەڕەشی لێکرا بوو کە ڕاستیەکان بڵێ بەڵام توانیمان بە شێوەیەکی عاقلانە و لێکۆڵینەوەانە دایکەکەی پێمان ڕابگەێنێکە لەلایەن باوکی منداڵەکە و کوڕە گەورەی خێزانەکەی تری لێ دراوە و سەبەبی لێدانەکەیش بە گفتەی دایکی لە تەنها لە گۆڕۆپانی یاریکردن درەنگەڕاوەتەوە بۆی وایان لێکردووە. هەر لەسەر ڕووداوەکە پۆلیسی کەرکووک ئاماژەی بۆ کرد پارێزگاری کەرکووک پێڕاگەیاندون وەک پارێزەرێک پارێزگاری لە منداڵە ئاشکەنجە دراوەکە دەکات و دەبێت ئەنجامدارانی ڕووداوەکە بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. لە ماوەی ڕابردوودا چەندین حاڵەتی تری لێدان و توندوتیژی دژ بە منداڵان لە سنووری پارێزگای کەرکووک تۆمار کراوە بەوتەی پۆلیسیش حاڵەتەکان زیادیان کردووە. حاڵەتێکی تری توندوتیژی دژ بە منداڵان لە ماڵدا تۆمار کراو ئامارەکانیش پێمان دەڵێن توندوتیژی دژ بە منداڵان لە حاڵەتەوە بووە بە دیاردە و زۆربەی حاڵەتەکانیش لە نێو ماڵاندا و لەلایەن زردایک و زرباوکەوە ئەنجام دەدرێن. ئۆژین جۆڵە NRT Kerkuk.